هاشم حەیدەری هاونشینەکەی خامنەیی داوای چی لە عێراق دەکات؟ یەکێک لە متمانە پێکراوترین کەسەکانی ئێران لە ناو میلیشیاکانی عێراقدا شمشێرەکەی دژی بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرز کردوتەوە و داوای چوونە سەر باڵیۆزخانەیە وڵاتە دەکات لە عێراق. لەگەڵ پاشەکشەی بەرچاوی بەرەی مقاومەی ئێران لە ناوچەکە یەکێک لە کەسە دیار و متمانە پێکراوەکانی خامنەیی ڕێبەری ڕۆژێمی ئیسلامی ئێران بە ناوی هاشم حەیدەری سەرۆکی بزوتنەوەی ئیسلامی عەهدوڵڵا داوا دەکات کۆی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بکرێتە ئامانج. لە نێویشیاندا داوای کردووە باڵێزخانی ئەمریکا لە عێراق بکرێتە ئامانج. پەیمانگەی واشنتۆن بۆ لێکۆڵینەوە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاپۆرتێکی وردی لەسەر حەیدەری و ڕێکخراوە توندڕەوەکەی وڵاو کردوتەوە و نووسیویەتی. ڕێکخراوەکەی هاشم حەیدەری کە لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2020دا دامەزراوە ڕاستەوخۆ لە نووسینگەی عەلی خامنەییەوە لە تاران پارە وەردەگرێت. بەمەش وەک یەکێک لە کەسایەتی هەرە گرنگەکانی ناوازنەی مقاومەی ئێران لە عێراق دێتە هەژمار. زۆر جاریش بەشداری لە کۆبوونەوە ئاهەنگەکان دەکات کە خامنەیی لە ئێران بەڕێوەی دەبات. لەو کاتانەدا کە سەرکردەکانی بازنەی مقاومە لە دەوروبەری خامنەییدا دەنیشن بە پێی نزیکیان لە خامنەیی پێگە و ڕۆڵیان دیاری دەکرێت. لەم نێوەندەشدا حەیدەری زۆر جار لە پلەی دووەم و سێەمدایە کە جەخت لەسەر پێگە و ڕۆڵی ئەو دەکاتەوە لە ناو بازنەی میحوەری مقاومەدا. بۆچوونەکانی هاشم حەیدەری بە تەواوی هاوشێوەی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران و سوپای پاسداران دادەنرێت و وەک گەیەنەری پەیامە ڕاستەوخۆکانی خامنەیی و بەرپرسانی سوپای پاسداران دادەنرێت. زۆر جاریش ئەو پەیامانەی حەیدەری دەیانگەێنێت سەرکردە عێراقیەکان بە بایەخەوە لی دەڕوان و دەزانن کە لە نووسینگەی خامنەییەوە پەیامەکە بۆ بەرپرسانی عێراق نێردراوە. حەیدەری لە 3 کانونی دووەمی ئەم ساڵ لە کاتی وتاردانی بۆ کۆمەڵێک خوێندکاری ئاینی شیعە لە عێراق ئاماژەی بەوە کرد کە لە دوای ڕووداوەکانی ئەم دواییەی غەزە و لوبنان و سووریا پێدەچێت ئەمریکا و ئیسرائیل ئامانجی دواتریان عێراق بێت و هێرش بکەنە سەر میحوەرەکانی بەرەی مقاومە لە عێراق. تەنانەت حەیدەری باسی لەوەش کرد کە ئەگەریەوە هەیە عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق بکرێتە ئامانج. حەیدەری ئەوەشی وت کە ئیدارەی داهاتووی ترامپ بەم زوانە قۆناغێکی دیکەی پەرەسەندنەکان دەست پێ دەکات و ئاماژەی بە لێدوانەکانی ئەو ماوەیەی ترامپ کرد. هەر لەو لێدوانەیدا حەیدەری دووپاتی کردەوە کە ئەمریکا و ئیسرائیل شەیتانی گەورە و بچووکن و چاهەبن وەک دوژمنی ئێمە دەمێننەوە. بە گوتەی حەیدەری پلانەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ قۆناغی داهاتوو لەسەر 3 پایە بنیاتنراوە. یەکەم کاراکردنەوەی گروپە تیرۆریستیە تەکفیریەکان کە پێدەچێت حەیدەری مەبەستی دەوڵەتی ئیسلامی و گروپە جیهادیە سوننەکانی دیکە بێت. دووەم هێرشەکانی ئیسرائیل میحوەرەکانی مقاومە و غەیرە مقاومە دەکاتە ئامانج لە عێراق. سێەم کردن ئامانجی کەسایەتی دیارەکانی عێراق و سیستانیش ئامانجی سەرەکیە. ڕێبەرەکەی بزوتنەوەی عەهدوڵڵا وتی ئەگەر نۆرەی عێراق بێت و پێشم وایە کە حەتمیە ئەوا باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغجە بە ناوەڕۆکەکەی ژمارەی کارمەندانی ئەفسەرەکان چەک و کەرەستە سەربازیەکانی لە کاتژمێری سفردا دەگۆڕێت بۆ بنکەیەکی سەربازی وێرانکار کە سەرکردایەتی ئۆپەراسیۆنەکان دەکات لە عێراق و بڕیاری گۆڕینی ڕوخساری ڕژێمی ئێستای عێراق لە دەستی باڵیۆزخانەی ئەمریکادا دەبێت. هەر لە لێدوانەکانیدا حەیدەری جەختی لە گرنگی گرتنەبەری ڕێوشێنی چالاکانە لە دژی ئەم پلانە گوماناویانە کردووە. ئەوتی سەرەتا بەر لە هەموو شتێک پێویستە هەست بە مەترسیەکە بکەین کە چیتر گوتارەکانمان لە ئاستی میانڕەوی و نێوەندگیریدا نەمێننەوە. بەڵکو پێویستە گوتارەکانمان ڕاستەوخۆ گوتاری ئامادەیی و هێرش بردن بێت. وتیشی کاتی ئەوە نیە لە ڕێگەی گفتوگۆوە هەوڵی کەمکردنەوەی پەرەسەندنەکان بدەین، بەڵکو کاتی ئەوە هاتووە ڕێوشێنی پێشوەختە بگرینە بەر. حەیدەری مەبەستی لە ڕێوشێنی پێشوەختە ئەمریکایە کە پێویستە بە چڕی هەنگا و دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا نەک تەنیا لە عێراق بەڵکو لە کۆی وڵاتانی ناوچەکە بگرێتە بەر، چ باڵێزخانە و بنکە سەربازیەکانی بێت یاخود ستاف و ئەفسەرە پلەباڵەکانی ئەمریکا بێت بۆ ئەوەی ئەو وڵاتە هەست بە مەترسی جدی بکات لە وڵاتەکەماندا. قسەکانی حەیدەری بەڕوونیەوە دەردەخەن کە بەرەی مقاومە بێهیوا بووە لە گەڕاندنەوەی هەژمونی ئێران بۆ بەر لە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا. لەگەڵەوەشدا بۆ میلیشیا عێراقیەکان لە ئێستادا ئەمریکا مەترسی سەرەکیە. بەو پێی سوپای ئەمریکا بە تەواوی دەزانێت لە گەری پێویست بوون لەکوێ بدات و کێ بکاتە ئامانج. بەو پێی زیاد لە 20 ساڵە سوپای ئەمریکا و بنکە سەربازی و هەواڵگریەکانی ئەمریکا ئەزمونیان لە عێراق هەیە و تەواوی وردەکاری گروپەکانی سەر بە ئێرانیش دەزانن. بەڵام بەرەی مقاومە بەردەوام گەورەترین چەکی دەستیان بریتیە لە باڵیۆزخانەی ئەمریکا لە عێراق کە وەک کۆمەڵگەیەکی سەربازی و هەواڵگری گرنگ لی دەڕوان و بەردەوام گروپەکانی سەر بە ئێران لە ڕێگەی درۆن و کردەی سەربازی سنووردار دەیانەوێت هێرش بکەنە
سەرەوە باڵیۆزخانەیە کە لە ساڵی 2019 بە گرنگترین سیستەمی قورسی بەرگری ئاسمانی تەیار کراوە. ئەوەی ڕوونە لە ئێستا قسە و لێدوانەکانی هاشم حەیدەری لای بەرپرسانی شیعی عێراق ڕێک وەک قسەی نووسینگەی خامنەیی وایە و هەر پەیامێکە گەر لە ڕێگەی حەیدەریەوە بنێردرێت ئەوە حساباتی تەواوی لەلایەن بەرپرسانی عێراقەوە لەسەر دەکرێت.